سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەئەمینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران کوژرا و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی بانە و مەریوان ئاسایی بوونەوەی هێرشی چەکداری لە شاری کرماشان دەستبەسەرکردنی ژن و پیاوێک لە شاری بانە کۆچی دوایی هونەرمەندی ناسراوی کوردی ڕۆژهەڵات تاهێر خەلیلی کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمانی لە تاران برینداربوونی 16 کرێکار بەهۆی ڕووداوی هاتۆچۆ و چالاکی ژنانی ئەفغانستانی بە بۆنەی 25 نۆڤەمبر. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز خانشینکراوانی تامینی اجتماعی لە شاری کرماشان هاوکات لەگەڵ خانشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش، شوشتەر، کەرخە، حەفتەپە و ئەرەک دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی تامینی اجتماعی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کوژران و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی بانە و مەریوان ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی ڕەبەت بە ناوی فارۆق عەلیزادە تەمەن 17 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە گیانی لەدەستا. هەروەها دوو کۆڵبەری دیکە بە ناوەکانی کامران سعیزادە خەڵکی سەقز و سیا خۆدامورادی تەمەن 17 ساڵ و خەڵکی مەریوان لە سنوورەکانی هەنگەژاڵی بانە و هەنجیرانی مەریوان بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز کۆڵبەرێکی مێرمەنداڵی تەمەن 17 ساڵ بە ناوی فارۆق عەلیزادە خەڵکی شارۆچکەی ڕەبەتی سەر بە شاری سەردەشت بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی ڕژیم گیانی لەدەستاوە. هەروەها کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی کامران سعیزادە ڕۆژی شەممە 4 سەرماوەز لە سنووری بانە بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوو. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی مێرمەنداڵی خەڵکی مەریوان بە ناوی سیا خۆدامورادی تەمەن 17 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنجیران بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. ئاسایی بوونەوەی هێرشی چەکداری لە شاری کرماشان بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز دوو کەس بە چەکی گەرم دەستڕێژی گولیان لە خەڵکی نێو شەقامێکی شاری کرماشان کردو و بەهۆیەوە هاوڵاتیەک بە سەختی بریندار بوو. بەوتەی پۆلیسی کرماشان لەو هێرشە چەکداریەدا شارۆمەندێک بریندار و زیانێکی زۆر بە ئۆتۆمبیلی خەڵگەیشتووە، بەڵام تاوانباران لە شارۆچکەی معەلم دەست بەسەرکراون. جێگەی ئاماژەیەکە بێکاری، گرانی و هەڵاوسانی بەردەوام ژیانی دانیشتوانی پارێزگای کرماشانی سەخت کردووە و ڕێژەی تاوانەکان چۆتە سەرەوە. هەروەها ئاماری شەڕ بە چەکی سارد و گەرم لە کرماشان تا ڕادێکی مەترسیدار هەڵکشاوە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە ژیانی خەڵک نادەن. دەست بەسەرکردنی ژن و پیاوێک لە شاری بانە لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوژینی خەڵکی بانە بە ناوەکانی باسێت عەبدپەنا تەمەن 42 ساڵ و سەحەر فرەیدوونی تەمەن 35 ساڵ لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراون. بە پێی زانیاریەکان ئەو دوو شارۆمەندە منداڵێکی کچیان هەیە و تا ئێستاش هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ڕوون نەبووێتەوە. شایانی باسە کە بە دووەداچوونی بنەماڵی سەحەر و باسێت هیچ ئاکامێکی نەبووە و ناوەندە ئەمنیەتیەکانی بانە وەڵامدەرەوەی نیگەرانی کەس و کار و ئازیزانیان نی. کۆچی دوایی هونەرمەندی ناسراوی کوردی ڕۆژهەڵات تاهێر خەلیلی ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 هەتاوی تاهێر خەلیلی هونەرمەندی ناسراوی کوردی ڕۆژهەڵات لە شاری سلێمانی بەهۆی جەڵتەی دڵە گیانی لەدەستا. تاهێر خەلیلی لە دایکبووی ساڵی 1335 هەتاوی لە شاری بۆکانە. هەر لە دوای شۆڕشی گەلانی ئێران دژ بە نیزامی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هاتە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ ماوەیەک وەکو پێشمەرگە دژ بە کۆماری ئیسلامی خەباتی کرد.
ئەم هونەرمەندە خاوەنی چەندین سرودی شۆڕژگەڕانە وەکو لە قەندیلی سەربەرزەوە و بەرهەمی هونەری کە وەکو یادگار لە دوای خۆی بەجێهێشتووە. هونەرمەند تاهیر خەلیلی لە ساڵانی ڕابردوودا لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو، بەڵام بەردەوام لە چالاکیەکانی تش بە کۆماری ئیسلامی بەشدار بوو. بەداخەوە پاش گەڕانەوەی بۆ باشووری کوردستان ڕۆژی یەکشەمە 5 سەرماوەز لە شاری سلێمانی لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵ کۆچی دوایی کرد. وێڕای سەرخۆشی لە بنەماڵی ئەو هونەرمەندە و هەموو دۆستان و هاوڕێیانی خۆمان بە شەریک و خەم و پەژارەیان دەزانی. کۆبوونەوەی کرێکارانی توانەوەی ئاسن لە ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 5 مانگی سەرماوەز کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان مانیان کرد. بە پێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان لە بەشەکانی فولادسازی، ڕژانەوەی ئاسنی تەواو و کوورەی بەرز دەستیان لە کار کێشایە و تەنانەت ژەمی خوراکیان وەرنەگرتووە. کرێکاران خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و دابینکردنی بیمەی دەرمانی و چەندین ساڵە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بن. ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی لە ئاغاجەری و دوورگەی سیری ڕۆژی یەکشەمە 5 مانگی سەرماوەز کرێکارانی ڕەسمی نەو لە ئاغاجەری و دوورگەی سیری بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنوێلی نەوت، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندۆقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت و گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوودا وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە بوون. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە چاران، پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی خومینی و زانکۆی زانیاری پزیشکی چاران لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. پەرستاران خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی حەقدەست و دواخراوەکانیان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونەسەرەوەی تارەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی قەراردادەکانیان و کەمکردنەوەی ساعەتی کاربوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە تاران و ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 5 مانگی سەرماوەز خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان و تاران لە ناڕزایەتی بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقانەکانی خانشینی بوون. برینداربوونی 16 کرێکار بەهۆی ڕووداوی هاتۆچۆ شەوی شەمە 4 مانگی سەرماوەز مینەبووسی گواستنەوەی کرێکاران لە مێحوەری قۆمبۆ سەلفەچکان تووشی ڕووداو بوو و بەهۆیەوە 16 کرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان ئەو کرێکارانە لە کاتی گەڕانەوە لە کارگایەکی بەرهەمهێنانی سەوهان لە شارستانی سەلفەچکان لەگەڵ ئۆتۆمبیلی پراید لە جادەی قۆم پێکیان داداوە بەهۆیەوە 4 سەرنشینی پراید و 16 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. دوا هەواڵمان سەبارەتە بە چالاکی ژنانی ئەفغانستان بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ژنانی ئەفغانستانی بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان چالاکیان ئەنجامدا. بە پێی راپۆرتەکان ژنانی تێکۆشەری ئەفغانستانی لە چەند ویلایەتی ئەو وڵاتە کۆبوونەوەیان بەڕێوە بردو و ڕایانگەیاند کە حکوومەتی تالیبان بە پەراوێستخستنی ژنان و سەرکوتکردنیان بۆتە هۆی چوونەسەرەوەی ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان. بزوتنەوەی شەمە ئەرغەوانیەکان بە ناردنی پەیامێکی رادیۆیی ڕایانگەاندووە کە لە ناڕزایەتی بە سەرکوتی وەحشیانەی تالیبان لە ویلایەتەکانی کابۆل، بەلخ، غەزنەی، تەخار و ئەنجومەنی ئەفغانستانیە پەنابەرەکانی دانیشتووی ئێران لە چەند شاری ئەو وڵاتە کۆبوونەوەیەکیان بەڕێوە بردووە. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەربژین.